سڵاو ڕێز بۆ هەموو ئێوەی بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێک بن و لە هەر دڵێک گوێ دەگرن. ئێمە لە ئێمە و بینەرانەوە ئێستا لەگەڵتانین نەک تەنها بۆ قسەکردن بەڵکو بۆ ئەوەی پێکەوە گوێ بگرین، تێبگەین و هەست بە یەکتر بکەین. هیوادارین ئەم کاتە پێکەوە کاتێک بێت بۆ نزیک بوونەوەی دڵەکان. ئازیزان، لە مانگی دووهەمی شەڕ پاش 40 ڕۆژ سەرنجام بەرە بەیانی ڕۆژی چوارشەممە بە ماوەی 2 هەفتە ئاگربەس ڕاگەیەندراوە. ئاگربەسێکە هێشتا زۆر دوورە لە ڕێکەوتن و کوژانەوەی بە یەکجاری ئاوری شەڕ. هەرچەند هەر ئەوەندەیش ینی ئاگربەسی کاتی دەبێ بە ئەرینێ بزانین چۆن ئەم شەڕە هەر ڕۆژێکی وێرانی و کاولکاری زۆرتری بە دوای خۆیدا دەهێنا و لێکۆتەکانی شەڕ تاڵی ژیانی لێتاڵتر کردوین. تا ئەم چرکە ساتە کە پێکەوە قسە دەکەین، لایەنەکانی ئەم شەڕە یەکیان کۆماری ئیسلامی بۆ مانەوە لە دەسەڵات و ئامریکا و ئیسرائیل لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیان وەک زلهێزی سەرمایە هەوڵ ئەدەن دوای ئاگربەسی کاتی چیرۆکی سەرکەوتنی خۆیان تۆمار بکەن. بێگومان دەستگا تەبلیغەکانی کۆماری ئیسلامی دەکەونە کارکە ئەم کاولکاریە بە سەرکەوتنی خۆیان بەحساب بێنن تا هێز بەجەستەی لە کارکۆتویان بدەن بۆ بربەرەکان لەگەڵ خەڵکێک کە دوای شەڕ بەرۆکیان دەگرێت بۆ نان، بۆ کار، بۆ خزمەتگوزاری و بۆ ئازادی. لە ڕاستیدا هیچیان سەرکەوتووی ئەم شەڕە نین. یەکیان تا دوێنە دەیگوت ناوچەکە دەسووتێنین و ئەوی تریان دەیگوت دۆزەختان بەڕوودا دەکەینەوە. بەڵام ئەوەی لە شەڕدا دەسووتێ و ئەوەی وا لە شەڕدا دەکرێ بە جەحەنەم ژیان و مافی خەڵکێکن کە لەگەڵ شەڕ بێگانن. محمود دەرویش شاعری ناوداری عەرەب وتەیەکی جوانی هەیە، دەڵێ لە شەڕدا معلوم نییە کاملایەن سەر دەکەوێ، بەڵام هەر لە یەکەم ڕۆژەکانی شەڕ دیارە دۆڕاوی شەڕ کێن. ئەویش خەڵکێکن کە شەڕ بۆ ئەوان نییە و لەوان نییە. بەڵام چیرۆکەکە دەتوانێت دیوێکی تریشی هەبێ. ڕاستە لە شەڕدا هەر خەڵکن قوربانی دەکرێن، بەڵام مەرج نییە دوای شەڕیش وابێ. هەمان قوربانیانی شەڕ کە ئاوری بۆمب و موشک کوژایەوە بەرەبەرە دێنە مەیدان تا بە سازکردن و ئامادەکردنی خۆیان ژیانیان وەرگرنەوە، تا حورمەت و کرامەتیان وەرگرنەوە، تا ئێستایش کە پێکەوە قساکەین جگە لە ئاگربەسی 2 هەفتەیی کە وتمان دەبێ ئیستیقباڵی لێ بکەین، جارێ هیچ ئاسوێک ڕوون بۆ کۆتایی ئەم شەڕە کۆنەپەرستانەیە بە تەواوی دیار نییە. گوایە قەرارە ڕۆژی جومعە ینی ئەمڕۆ لە پاکستان ئەوەڵین خۆلی دانوستانی دەست پێ بکات. دەبێت چاوەڕوان بین، بەڵام نابێت لە بیری بکەین کە کۆماری ئیسلامی سەرڕای هەر چیرۆکێک کە دروستی بکات جگەل لەوەی کە کۆماری ئیسلامی پێش شەڕ نییە ئەوەندە زەعیف و لاواز کراوە کە ملکەجی مەرجەکانی کۆتایی شەڕیش ببێ، ئەمانە هەمووی لە ڕۆژانی داهاتوودا زۆرتر دەخەنە بەرباز. دیارە لەم بەرنمەیەدا بەنیاز نین هەواڵەکانتان بۆ ڕۆماڵ بکەین. لا ماوەی ئەم چەند هەفتەی شەڕەدا زۆرتر تێکۆشاوین لە ڕێگای ئەم بەرنمەیەوە ڕوانگەکان لەسەر شەڕ و ئێستایش بابەتی ئاگربەس و داهاتووی ئەم دۆخە بخەینە ڕوو تا ئێوەی ئازیز بە چاوەڕوونێکی زیاترەوە سێری ڕووداوەکان بکەن. ئەویش بێژین کە لە هەموو ئەم بەرنمەیەی ئێمە سەرڕای ئەوەی کە بیر و بۆچوونی جیاوازمان ڕۆماڵ کردووە لە هەمان کادا ئێمە خۆمان وەک زۆربەی ئێوە بە بەرەی دژی شەڕ زانیوە و خوازیاری ئەوە بووین و هەین کە ئەم شەڕە کۆنەپەرستانەیە هەرچی زووتر کۆتایی پێبێ. هەروەک لە بابەتەکانی ئەم بەرنامە و هەروەها بەرنمەکانی تری تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا قسەمان لێ کردووە، ئەم شەڕە لە قازانج و بەرژەوەندەی خەڵک نابینین و پێمان وایە جگە لە کاولکاری و وێرانکاری و قوربانیکردنی خەڵکی بێتاوان هەروەها لەلایەک دەبێتە هۆی پەراوێزکەوتنی بزوتنەوەی جەماوەری دژی کۆماری ئیسلامی و لەلایەکی ترەوە دەستی حکوومەتی جنایەتکاری کۆماری ئیسلامی ئاوەڵاتر دەکات بۆ سەرکۆت. دەرەحاڵ لەم بارەوە زۆرتر قساکەین، بەڵام پێش ئەوەی بچینە سەر چەند بابەتێک کە بۆ بەرنامەی ئەم هەفتەیە ئامادەکراوە 2 مەسئلەی گرنگکەن. هەرچەند کە مربوط بە هەفتەی ڕابردوون باش وایە قسەیان لەسەر بکەین.
حتمما لە هەواڵەکاندا بیستوتانە کە گویا هەواڵنێرێکی فۆکس نیوز بە تەلەفۆن لەگەڵ ترامپ قسە دەکات و دەڵێ لێ دەپرسێ بۆ 3 مانگ پێش ئێستا قەوڵت بە خۆپیشاندەرانی ئێراندا کە یارمەتی بنێری و نەتناردووە. گویا هەواڵنێرەکە وتوویەتی پێم وایە ترامپ وتوویە چەکمان بە حیزبە کوردیەکان بۆ ناردوون. دوای ئەم هەواڵە میدیاکان و بەتایبەت نەیارانی خەڵکی کوردستان وەک سەڵتەنەت خوازەکان و دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی لە دنیای مەجازی بە جۆرێکی تر بابەتەکەیان گێڕاوەتەوە کە لە ئەساسدا دژایەتیکردنە لەگەڵ خەڵکی کوردستان و هاندانی کۆماری ئیسلامیە کە زیاتر و زۆرتر هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان و حیزبەکانی ڕۆژهەڵات. بەداخەوە هەندێک لە چالاکوانانی سیاسی کوردیش ئەمەیان کردووە بە گاڵتە و تەوەس و تەشەرلێدان لە حیزبەکان کە هەمووی ئەمانە ئاو لە ئاسیاوی دوژمنکردنە. لەسەر ئەم بابەتە دەبیرخانەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕاگەیاندنێکی بڵاو کردوێتەوە کە جارێکی تر لێرە سەرنجدانی بۆ ڕادەکێشم. لە بەشێکی ئەم ڕاگەیاندنەدا هاتووە کۆمەڵە لە درێژەی مێژووی خەباتی خۆیدا لە دژی کۆماری ئیسلامی و لە پێناو دەستەبەرکردنی ئازادی و مافەکانی خەڵکی چەساوی کوردستان لە بەرامبەر خەباتی مەدەنی ناڕزایەتی کۆمەڵایەتیەکان و بزوتنەوە جەماوەریەکاندا سیاسەتێکی ڕوون بەرپرسانە و ئاشکرای هەبووە. ئێمە بەردەوام لەسەر ڕێخستنی خەڵکی تێکۆشەر لە خوارەوە پشتبەستن بە جوڵانەوەی وشیارانە ڕێکخرا و ئامانجدارە جەماوەریەکان و خۆبواردن لە ملیتاریزەکردنی کەشوهەوای خەباتی سیاسی کوردستان جەختمان کردوێتەوە. ئێمە بەردەوام جەختمان لەسەر ئەو ڕاستی کردوێتەوە کە خەباتی جەماوەر هەرچی زیاتر بە هێزی وشیاری و ڕێکخراوی خۆی پشت ئەستور بێت. بەو ئەندازەیەش توانای مانۆڤری هێزە سەرکوتگەرەکان سنووردارتر دەبێت و ئەگەری هێرش و دەستدرێژی بۆ سەر ڕێزەکانی جەماوەر کەم دەبێتەوە. کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ئەزمونێکی دەوڵەمەند لە دیان ساڵخەبات ڕێگەی پڕهەوراز و نشیوی ئەم نەبەردەیان بە باشی ناسیوە. ئەوان دەزانن کە هێزی ڕاستەقینەی بزوتنەوەی شۆڕشگێڕانە و ئازادی خوازانە نەک لە پرۆژە سەپێنراوەکانی زەلهێزە جیهانیەکان بەڵکو لە هێزی ڕێکخراوی خودی خەڵ لە ناڕزایەتی وشیارانە و لە حوزوری سربەخۆ و پشتبەست و بە ئیرادەی جەماوەریدایە. کۆمەڵە ڕێک لەسەر ئەم بنەمایە ناسراوە متمانەی بەدەست هێناوە و هێزی لێ وەرگرتووە. لە بەشێکی تری ڕاگەیاندنەکەدا هاتووە لەمڕۆوە ئێمە بە توندی ئیدعای وەرگرتنی هەر جۆرە چەک یارمەتی پشتیوانی یا هەماهەنگێکی سیاسی ئەمنیەتی لەلایەن ئامریکا یان ئیسرائیلەوە ڕەت دەکەینەوە. کۆمەڵە نەک تەنیا لە بارودۆخی ئێستادا بەڵکو لە هیچ کات و قۆناغێکدا لە ژێر هیچ ناوێکدا نە بەشێک بووە لە پرۆژەکانی ئامریکا و ئیسرائیل لە ئێران و نە بچووکترین هەماهەنگێکی لەگەڵ ئەم پرۆژانەدا هەبووە. ئەمە هەڵوێستێکی تاکتیکی و کاتی نییە بەڵکو بەشێکە لە ناسنامەی سیاسی کۆمەڵایەتی و شۆڕشگێڕانەی ئێمە. کۆمەڵە بزوتنەوەیەکی خاوەن جێگە و پێگەیەکی جەماوەریە لە ناو جەرگەی ئازار و خۆڕاگری و ئاوات و ئامانجەکانی خەڵکی کوردستاندا. مەشروعیەت و متمانەی ئەم ڕێکخراوە نە لە ژوورە فکریەکانی دەوڵەتە بیانیەکان نە لە پەیوەندیە ژێربەژێرەکان و نە لە سات و سەودا ئەمنیەکان بەڵکو لە متمانەی جەماوەر لە پەیوەندی لەگەڵ کرێکاران ژنان لاوان و زەحمەتکێشانی کوردستان و سووربوون و پێداگری لەسەر نەریتی سربەخۆ و ئازادی خوازانەی خەباتی شۆڕشگێڕانەوە سەرچاوی گرتووە.
بابەتێکی تر کە گەرەکمە قسەی لەسەر بکەم درێژەی پەلاماری کۆماری ئیسلامی و هێزەکانی بەناوی مقاومەی عێراقی بۆ سەر هەرێمی کوردستانە. لە ماوەی ئەم شەڕەدا کەم ڕۆژ بووە کە کۆماری ئیسلامی بە درۆن و موشک پەلاماری نەکاتە سەر هەرێمی کوردستان. بیانوکەیان هەبوونی بنکە و بارگای ئامریکا و ئیسرائیل و هەروەها لایەنە سیاسیەکان بووە لە هەرێم. بەڵام تا ئێستا ئەم پەلامارانە جگە لە پەلامار بۆ سەر هێزی پێشمەرگەی هەرێمکە بەداخەوە ژمارێکیان گیانیان لەدەستداوە و بارگاکانی لایەنە سیاسەکان چۆڵ کراون، زۆرتر زیانی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەیاندەوە بۆتە هۆی نیگەرانی زۆر لە نێوخەڵدا کە لە ئاخرین پەلاماردا بنەماڵەیەک لە گوندی زەرگەزەوی کرانە ئامانج. ئەمە لە حاڵێکدایە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ڕایگەیاندووە بەشێک نابێت لەم شەڕە و خۆی بە دوور ڕادەگرێت. هەروەها لایەنە سیاسەکانی ڕۆژهەڵات تا ئێستا پابند بوون بە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ جم و جوڵێکی نظامیان ئەنجام نەداوە و هەر لە چوارچێوەی بڕیارەکانی حکوومەتی هەرێم ماونەتەوە. دیارە کۆماری ئیسلامی و هەروەها گروپەکانی بە وکاڵەت لە عێراق دەڵێ دەرفەتیان بۆ خوڵقاوە تا ڕقی چەندین و چەند ساڵی خۆیان لە خەڵکی کوردستان نمایش بکەن بۆ یەکوێرانە پەیتا پەلامار دەکەنە سەر ژیان و گوزەرانی خەڵک. بۆ ئەوان دەرفەتە بۆ پەلامار بۆ سەر خەڵکی کورد تا بە بیانووی شەڕقی کۆنی خۆیان هەڵڕێژن و کوردستان ئارامی و ئوقرئی بەخۆیەوە نەبینێ. شتێکی سیر ئەوەیە کە لەم ڕۆژانەدا سەرکونسولی کۆماری ئیسلامی لە سلێمانی زۆر بێ شەرمانە ئیجازە بەخۆیدا کە لە ناوخاکی هەرێم هەڕەشە لە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان دووپات کاتەوە. ئەم بە کرێگیراوە لەم کنسولخانە کە بووەتە بنکەی سیخوڕیکردن و داڵدەدانی تەرۆریستەکانی هێزی ئیتلاعات زۆر فریوکارانە باسی دۆستایەتی لەگەڵ هەرێمی کوردستانیش ئەکات. ئەمە لە کاتێکدایە کە دەنگی موشک و درۆنەکانی کۆماری ئیسلامی بە ئاسمانی سلێمانیەوە دەبیسرا. دیارە سەرنجام دوای ئاگربەز شەڕ لەگەڵ ئامریکا و ئیسرائیل بەبارێکدا دەبڕێتەوە، بەڵام کۆماری ئیسلامی ناتوانێت بە سڵامەت لێ دەرباز بێ. شەڕی کۆماری ئیسلامی ئەگەر تا ئەو کات لە دەسەڵات بمێنێتەوە لەگەڵ خەڵکی کوردستان دەچێتە قۆناغێکی ترەوە و هەر لە ئێستاوە خەریکە خۆی بۆ ئەو شەڕە ئامادە دەکات. هەر لەم بارەوە کاک سۆران یاداشتێکی هەیە کە دەڵێ لە کاتێکدا دوێنێ مەسعود پزیشکیان بە گەرمی سوپاسی ئێلهام عەلیفی سەرۆکی ئازەربایجانی کرد و بە برا ناوی برد و باسی لە ڕەگوو ڕیشەی شارستانی هاوبەش و هاوکاری و دۆستایەتی کرد، کنسولی ئێران لە سلێمانی بە زمانێکی زبر هەڕەشەی بردومانکردنی هەرێمی کوردستان دەکات. ڕاستێتاڵەکە لێرە دەردەکەوێت. دۆستی ڕاستەقینەی ئیسرائیل کێیە؟ ئازەربایجان 40% نەوتی ئیسرائیل دابین دەکات و تورکیاش پارەی تێپەڕاندنی نەوتەکە وەردەگرێت. واتە ئەو فڕۆکانەی کە بنکەکانی ئێران بردومان دەکەن بە سوتەمەنی و نەوتی ئازەربایجان دەفڕن و تورکیا و ئازەربایجان لێشی سوودمەندن. کەچی پزیشکیان عەلیف بەبرا دەزانێت. بۆچی تەنها هەڕەشە لە کورد دەکرێت؟ هەرێمی کوردستان لە ململانەیەکدا بڕیاری داکە بێلایەن بێت، کەچی کنسولی ئێران میر حوسێنی بە ئاشکرا دەڵێت هەر شوێنێک مولکەی ئامریکا و ئیسرائیل بێت دەبێتە ئامانج. ئەوان جورئەت ناکەن هیچ بە ئازەربایجان بڵن کە شادەماری ئابووری ئیسرائیلە، بەڵام ئێران و گروپە تەرۆریستە عێراقیەکان خاکی هەرێمی کوردستان دەکەنە قوربانی بۆ پەردەپۆشکردنی شکستی سەربازی خۆیان، واتە شکستەکەیان بە بردومانکردنی کوردستان دادەپۆشن. ئەمەیە ڕووە ڕاستەقینەکەی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەوانەی سوتەمەنی بۆ فڕۆکەکانی ئیسرائیل دابین دەکەن بران و لەگەڵ کوردیشدا تەنها بە زمانی موشک و هەڕەشە دەدوێن. کاکسۆران هەروە دەڵێ با ئەویش زیاد بکەین کە لە کۆبوونەوەی ڕۆژنامەوانی کە بۆ کنسولخانەی ڕژیمی ئێران لە سلێمانی سازکرا بوو، ڕۆژنامەوانەیەک پرسیاری لە کنسولی ئێرانی کرد بۆچی هەرێمی کوردستان دەکەنە ئامانج و خەڵکی سڤیل دەکوژن؟ لە جوابدا زۆر بێشەرمانەوتی بۆ ئێمە مهم نییە لە هەرکوێ پێمان خۆش بێت دوژمنی خۆمان دەکەینە ئامانج. کەواتە دەتوانین بێژین خەڵکی کۆر لە هەرکوێ بێت دوژمنە بۆ کۆماری ئیسلامی ئێران.
ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە. ئێستا پرسیار ئەوەیە بۆچی کەسێکی وا لە هەرێمی کوردستان ڕاشکاوانە هەڕەشە لە خەڵکی کوردستان دەکات تاکەی دەبێ ئەم بێڕێزیکردنانە لە کۆماری ئیسلامی تێکشکا و قبول بکرێت. سۆرانی خۆشەویست، ئەوان دوژمنن، بە چه زبانێک دەبێ ئەمە بسەلمێنین؟ بەڵێ ئەوان دوژمن و دوژمنیش ئیشی خۆیەکات. لە بەرامبەردا لەم هەلوو مەرجەی کە ناوچەکەی تێدایە ئەوەی خەڵکی کورد پێویستێتی هێز و یەکگرتوویە بۆ بەرپرسدانەوەی نەیارانی خۆی. بە سپاسەوە بۆ سۆرانی خۆشەویست بۆ ناردنی نامەکەی. سەفەرەکەی بەجێم دێڵی نازانم بۆ خۆوتت تۆ خۆشەویستی دڵی من پێشکەشە بە تۆ خۆوتت تۆ خۆشەویستی دڵی من پێشکەشە بە تۆ ئێستش نەتوت بەرەو کەمدا دڵی کە منزڵگە و دێتا گەر هەر ئەڕۆی سەفەرت خێ ژین بەبێ تۆ سەختە بوونی بوون بە عاشق زۆر ئاسانە بەس گرانە لێ دەرچوونی نیوەی تەمەنی منت برد لەگەڵ کۆچ و ترپەی پێتا ئێستش نەتوت بەرەو کەمدا دڵی کێ منزڵگە و جێتا گەر هەر ئەڕۆی سەفەرت خێر ژین بەبێ تۆ سەختە بوونی بوون بە عاشق زۆر ئاسانە بەس گرانە لێ دەرچوونی بەزبایی سەفەرەکەی بەجێم دێڵی نازانم بۆ خۆوتت تۆ خۆشەویستی دڵی من پێشکەشە بە تۆ خۆوتت تۆ خۆشەویستی دڵی من پێشکەشە بە تۆ هێرشی سەربازی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران بە هەر ناو و بەهانەیەک شتێک جگە لە بڵاوبوونەوەی مەرگ و کاولکاری و نائارامی نییە. ئەزمموی مێژوئی ناوچەکە لە عێراق، قەتا، ئەفغانستان و سووریە بە ئاشکرایی نیشان دەدات کە جەنگ نەدەبێتە هۆی ئازادی و نەدەبێتە هۆی دادپەروەری، بەڵکو بنەماکانی ژیان تێک دەدات. تۆڕەکانی کۆمەڵایەتی تێدەشکێنێت و ژیانی ملیۆنان کەس
پاڵ تێوە دەنێتە ناو وێرانیەوە. ئەوەی پاش جەنگ دەمێنێتەوە نەک ڕزگاری بەڵکو وێرانی قوڵ، هەژاری بەربڵاو، دووبارە بەرهەمهێنانەوەی شێوەکانی نوێی تونند و تیژی و سەرکوتگەریە. لەم دۆخەدا کۆماری ئیسلامی خۆی وەکو هێزێکی سەرکوتگەر ساڵانێکە بزوتنەوەی مەدەنی و ئاشتیانەی خەڵکی کوردستان و ئێرانی بە تونند و تیژیەکی سیستماتیک تێکشکاند و هەردەنگێ داواکاری بە دەستگیرکردن، شکنجە و ئێعدام وەڵام دەداتەوە. ڕووداوی جەنگ نەک تەنها ئەم زەنجیرەی سەرکوتکردن لاواز ناکات، بەڵکو تیژتر و جێگیرتری دەکات. ئەزمون نیشان دەدات کە حکوومەتەکان لە دۆخی جەنگیدا بە پشتبەستن بە گوتاری ئاسایشی نیشتمانی سەرکەوتە ناخۆیەکانی فراوان کردووە و هەر جۆرە خۆپیشاندانێک وەک مەترسیەک دەست بەمانەوە بە بیانووی تێکدانی تواوی وڵات سەرکوت دەکات. هەر هێرشێکی سەربازی بە تایبەتی لە وڵاتێک وەکو ئێران ئەنجامی ڕاستەوخۆ و وێرانگەری لە ناوخۆدا دەبێت. ئامادەبوونی هێزی ئەمنی لە شەقام و گەڕەکەکان فراوانتر دەبێت. فەزای ئەمنیەتی و کۆنترۆڵ پەرەدەستێنێ. دەستگیرکردنی بەربڵاو لەگەڵ تۆمەتی بێبنەما زیاد دەبێت. سەرکوتکردنی کوێرانە بە توندی زیاد دەبێت و خۆپیشاندەران ڕاستەوخۆ دەکرن ئامانج. لە کەش و هەوای ئەمنیەتیدا ئێعدام لە دەرەوەی ئاسایش لە سێبەری دۆخی شەرایەتی ئێستراری زیاد دەبێت و سنووری نێوان جەنگی دەرەکی و سەرکوتی ناخۆئی نامێنێ. بەم شێوەیەکە توندوتیژی لە هەموو ئاستەکانی ژیانی کۆمەڵایەتیدا نەهادینەتر دەبێت. لە ماوەی ڕۆژانی شەڕدا کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ گوشاری شەڕی دەرەکی بەرەیەکی دیکەشی کردوێتەوە، بەرەی شەڕ لە دژی خەڵکی ئێران. ئەم شەڕە دوومە نەک بە بۆمب و موشک و درۆن بەڵکو بە پەتی سێدارە، ژووری تاکە کەسی، ترس و تۆقاندنی سیاسی و تۆندترکردنی سەرکوت بەڕێوە دەچێت. لە کاتێکدا هەموو چاوەکان بڕاون تا ئاسمان و هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا، حکوومەت لە ناخۆی وڵاتدا کەشی شەڕ وەک ئامرازێک بۆ بەرەو پێشبردننی سیاسەتی هەمیشەئی خۆی واتە حکوومەت لە ڕێگای ترسەوە بەکاردەهێنێت. لە سێدارەدانی زیندانیانی سیاسی لەم قۆناغەدا بەشێکە لە استراتیژی مانەوەی ڕژیمێکی شپرز و سەرلێشێوە و ڕژیمێکە باش دەزانێت مەترسی سەرەکی بۆ سەرمانەوەی جەماوەری خەڵکی ئێرانن. ئەوان جەماوەرەی کە ئەم نیزامە گەندەڵ ناکارامە سەرکوتگەر و دژەکرێکاریان ناوێت و خوازیاری گۆڕانکاری بنەڕەتین. حکوومەتێکە مەشروعیەتی لە کۆمەلگای خۆی وەرنەگرت بێت لە کاتی قەیراندا پەنا بۆ تونند و تیژترین ئامرازەکانی سەرکوت و ترساندن دەبات. لە کۆماری ئیسلامیدا ئەم ئامرازە جگەل لە ئێعدام هیچی تری نییە. دەبێ چاوەڕێ ئەوە ببین کە پاش ئاگربەس و لە ئەگەری دوایی کۆتایی شەڕ کۆماری جنایەتکاری ئیسلامی کە بە توندی بریندارە لە قەرەبووی شکستەکانی هێرش دەکاتە سەر خەڵک. لە ماوەدا دەبێ زۆر بە وریاییەوە بجوڵینەوە و پێش هەموو شتێک و پێش هەر کارێک پێویستە بیری لێکرابێتەوە، پێویستە خۆمان ئامادە بکەین، هێزەکانمان سەریەکڕین و لە کاتی گونجاودا دەست بۆ هەر کارێک بەرین. بەڵێ ئازیزان، ئاگر بەستێک کە هاتووەتە ئاراوە ئەگەرچی ئێستا دەبێ ئەرێنەی بە چاوی لێ بکەین و لە توندی کارەساتە دەستبەجێی شەڕ کەم دەکاتەوە، بەڵام لە بیرمان نەچێت بە واتای کۆتایی ڕنج و ئازارەکانی خەڵک نییە. بۆ خەڵکی ئێران شەڕی ڕاستەقینە لە سبەینی دوای ئاگربەستەکەوە بە شێوەیەکی دیکە بەردەوام دەبێت. لە گرانبوونی زیاتر، لە بێکاری، لە گوشار بۆ سەر خزمەتگوزاری گشتیەکان، کەمی سەرچاوەکان و لەو ژێرخانەدا کە لە ئاکامی شەڕدا زیانی بەرکەوتووە و بە درۆژ نۆژە ناکرێتەوە. ئەو ئابوووریە پەکەوتووەی کە لە ژێر گەمارۆ گەندەڵی و بێتواناییدا هەناسەی لێبڕاوە بە ئاگربەز ناژێتەوە. ئەو بنەماڵەی پێش شەڕیش لە ژێر باری هەڵاوساندا پشتی چەما بووە، دوای شەڕ هەژارتر و زەرەرمەندتر دەبێت. ئەگەر شەر مەجالێکدا بە کۆماری ئیسلامی کە ئەم دەرد و ڕەنجە پەراوێز بخرێ، دوای شەڕ هەمووی ئەمانە دێنە ڕوو.
لەم نێوەدا نابێت لە مەترسێکی گرنگی دیکە غافڵ بین، ئەویش بریتیە لە کەڵبوەرگرتنی ناخۆیی لە دۆخی شەڕ لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ توندکردنی سەرکۆت. ئەزمون نیشانی داوەکە حکوومەتی دیکتاتۆرەکان قەیرانی دەرەکی وەک دەرفەتێک بۆ داخستنی کەشی سیاسی، دامرکاندنەوەی ناڕزایەتەکان و ئەمنیەتیکردنی زیاتری کۆمەڵگا بەکاردەهێنن. لە ئەمڕۆوە تەنانەت ئەگەر بردومانەکانیش بوەستن، ئەم ئەگەرە تەواو جددیەکە گوشار بۆ سەر کۆمەڵگای مەدەنی، چالاکانی سیاسی، میدیاکان و شارۆمەندانی ناڕازی زیاتر دەبێت. بە واتایەکی دیکە خەڵکی ئێران ڕەنگە هاوکات هەم تێچووی شەڕ و هەم تێچووی سنووردارکردنی هەرچی زیاتر لە ناخۆدا بدەن. ئەم شەڕە تەنها بە زیانی خەڵکی ئێران نەبووە، ناوچەکەش جارێکی دیکە سەلماندی کە شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هیچ کات بە سنوورداری و کۆنتڕۆڵکراوی نامێنێتەوە. هەڕەشەی داخستنی گەروی هورمۆز، نائارامی لە ڕێڕەوە سەرەکیەکانی وزە، گواستنەوەی شەڕ بۆ وڵاتانی دیکە و فەزای گشتگیری ناسەقامگیری، هەمووی ئەمانە نیشان دەدەن کە خەڵکی ناوچەکەش لەم ئاگرە جگە لە وێرانکاری و دڵە ڕاوکێ هیچیان دەست ناکەوتووە. بۆ ئێمە و ئەو خەڵکەی خوازیاری کۆتایی دەست بەجێ و بێ شەرت و مەرجی شەڕبوون، خودی ئەم ئاگربەستە کاتیەیش دەتوانێت دەستکەوتێک بێت. بەڵام لە دۆخێکدا کە بێمتمانەیەکی قوڵ دروست بووە، هەڕەشەکان کۆتاییان نەهاتۆ، هیچ گرنتیەکی ئەوتۆ نییە بۆ ڕێگریکردن لە دەستپێکردنەوەی خۆڵێکی نوێی شەڕ. ئەوەی ئەمڕۆ زەرورە بریتیە لە بەرگریکردن لە خەڵک لە بەرامبەر هەردوو لۆژیکی وێرانکەری شەڕخوازی ئەمریکا و ئیسرائیل و دیکتاتۆری و قەیران خۆڵقێنی کۆماری ئیسلامی. واقعیەت ئەوەیە کە هیچ کام لە لایەنە ناکۆکەکان نوێنەری بەرژەوەندیەکانی خەڵک نین. ئامریکا هێزی خۆی دوێت، ئیسرائیل داگیرکەر و پەرەپێدانی خۆی بە ناوی ئاسایش لە ڕێگەی لۆژیکی سەربازیەوە پێناسە دەکات و کۆماری ئیسلامیش لە هۆڵی مانەوەی خۆیدایە. بەڵام خەڵکی ئێران ژیان، نان، ئازادی، ئاسایش و کەرامەت و ژیانێکی سەربەرزانەیان دەوێت. بێگومان ئەم جەماوەرە تێکۆشەرەی کە بە خەباتی خۆیان ئەم ڕژیمەیان چەندین جار گەیاندۆتە لێواری ڕووخان و لە ناوچوون، سەرنجام هەموو ئەو شتانی کە شایستەیەن بە هێزی وشیاری، یەکگرتووی و خەبات و تێکۆشانی خۆیان بەدەستی دەهێنن. مكين سركا ويان وشيوه هاي خاليتهم جان وجان ريجان شيرين كم ديوان كيسر مسايا ئێمە پەروەردەیلانکی یەکسانین، سادەی زاگرۆس و سروشتی جوانی. ئێمە پەروەردەیلانکی یەکسانین، سادەی زاگرۆس و سروشتی جوانی. پەروەردەی عەشقی ژنخوای هەتاوی، پەروەردەی عەشقی ژنخوای هەتاوی. ئێمە پەروەردەیلانکی یەکسانین، زادەی زاگرۆس و سروشتی جوانین. ئێمە
سروشتی جوانی رفتارمان ڕووبار چیا کردارمان گوڵ و گوڵزارە ڕەنگە مەیزارمان رفتارمان ڕووبار چیا کردارمان گوڵ و گوڵزارە ڕەنگە مەیزارمان جوانی و هەڵپەرکی و خۆشی ژیانمان جوانی و هەڵپەرکی و خۆشی ژیانمان دەبەخشێتە دەشت و کوسارمان ئێمە پەروەردەی لەنکی یەکسانی زادەی زاگروس و سروشتی جوانی ئێمە پەروەردەی لەنکی یەکسانی زادەی زاگروس و سروشتی جوانی نیشتمان کەنگای خاوەن هەستانە چەموچیایە باخ و بستانە نیشتمان کەنگای خاوەن هەستانە چەموچیایە باخ و بستانە زاگرۆس مەڵبەندی هونەر و جوانی زاگرۆس مەڵبەندی هونەر و جوانی جهانی من کوردستانە ئێمە پەروەردەی لەنکی یەکسانین زادەی زاگرۆس و سروشتی جوانین ئێمە پەروەردەی لەنکی یەکسانین زادەی زاگرۆس و سروشتی جوانین واقعیت ئەوەیە کە لە سێدارەدان لە ناو جەرگەی شەڕدا نیشانەی هێز نییە بەڵکو نیشانەی ترسە. کۆماری ئیسلامی دەزانێت کە کۆمەڵگە لێ تۆپ تێپەڕیوە، دەزانێت خەڵک ئەم ڕژیمە بە بەرپرسی ڕاستەوخۆی هەژاری ناسەقامگیری هەڵاوەردن گەندەڵی و وێرانکاری دەزانن، هەر بۆیە هەوڵ دەدات لە ژێر سێبەری تەقینەوەکان و کەشی سەربازیدا تاوانەکانی ناو زیندان بە ئاسایی و بێدەنگی بەرەو پێش بات. ئەمە شەڕێکی دەرونیە لە دژی کۆمەڵگا، پەیامێکی خوێناویە بۆ خەڵک کە ئەگەر لە ئاسمان شەڕێک لە ئارادایە لەسەر زەویش پەتی سێدارە ئامادەیە. بەڵام بۆ تێگەیشتنی تەواو لەم دۆخە نابێت تەنیا سێری گورتوخانەکان بکەین، هاوکات لەگەڵ لە سێدارەدانی زیندانیانی سیاسی پرسێکی دیکەشبوونی هەیە. بردومانکردن تەنیا بنکەکانی ڕژیم ناکاتە ئامانج.
ئەمە یەکێکە لە گەورەترین درۆکانی شەڕ. کاتێک کارگای پۆڵا، ناوەندەکانی پێترۆشیمی، پاڵاوگاکان، وێستگەکانی کاروبا، تۆڕەکانی گواستنەوە و دامەزراوە پیشەسازیەکان دەکردنە ئامان، ئەوەی لە ناو دەچێت تەنیا ژێرخان نییە، بەڵکو کرێکارانن. ئەو کرێکارەی لە کارگای پۆڵا شەوکار دەکات، کرێکاری گرێبەستی پێترۆشیمی، شۆفێر، تێکنیکار، کارمەندی خزمەتگوزاری، پاسەوان، کرێکاری ڕۆژکار و هەزاران زەحمەتکێشی دیکە هەر بەو بردومانانە کۆمەڵکۆش دەکرن. بەڵام لە گێڕانەوەی فەرمی شەڕدا ئەم کرێکارانە هیچ جێگایەکیان نییە. لە ئامارە سەربازیەکاندا ناوی ئەوان ناهێنرێت. لە هەواڵەکاندا باز لە هێرش بۆ سەر ناوەندە پیشەسازیەکان دەکرێت بەبێ ئەوەی ئاماژە بەوە بکرێت کە لەو ناوەندانەدا مرۆڤی زیندوو کاریان دەکرد، ئارەقیان دەڕێژ، بژێوی خێزانەکانیان دابین دەکرد و لەژێر داروپەردووی هەمان ئامانجە پیشەسازیەکاندا نێشراون. ئەم بێناونیشانیە بەڕێکۆت نییە، بەڵکو بەشێکە لە لوژیکی دژەمرۆئی شەڕ و سەرمایە. لەم لوژیکەتا گیانی کرێکار هیچ نرخێکی نییە. هەروەک چۆن کۆماری ئیسلامی زیندانی سیاسی بەناو ناتوری ئەمنیەتیەوە دەکوژێت، ئامێری شەڕی کرێکارە کوژراوەکان لە ژێر ناوی بێگیانی زیانی لاوەکیدا دەشارێتەوە. لەمڕۆوە چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێشی ئێران لەژێر داروپەردووی شەڕێکی دوولایەنەدان، لەلایەکەوە بردومان و تێکدانی شوێنی کار و بژێوی ژیانیان، لەلایەکی دیکەوە سەرکۆت لە سێدارەدان و ئەمنیەتیکردنی هەردەنگێکی ناڕزایەتی لەخۆدا. ئەم دووبەرەیە لە یەک جیان نین. کۆماری ئیسلامی ساڵانێکە بژێوی ژیان و گیانی خەڵکی کردووەتە بارمتەی پرۆژە دەسەڵات خوازەکانی خۆی، پرۆژەگەلێکە خەڵک بە هەژاری، گەمارۆ، شەڕ، ناسەقامگیری و ئێستایش بە لە سێدارەدان باجەکەی دەدەن. لە ئاوا دۆخێکدا ڕەهەندە وێرانکەرەکانی شەڕ نابێت تاوانەکانی ڕژیم لە ناو زیندانەکاندا بخاتە پەراوێزەوە، نابێت لە ژێر باری قورسی هەواڵەکانی تایبەت بە تاوانی شەڕ، هەواڵی تاوانی ناو زیندانەکان ببێتە پرسێکی لاوەکی، هەروەک چۆن ناکرێت لە ژێر ناوی بە ئامانج گیرانی استراتیژی و ژێرخانی گیان لە دەستانی کرێکاران لە کارگاکان و ناوەندەکانی بەرهەمهێنان لە بەرچاو ون بکرێت. بەکرێکردن لە خەڵکی ئێران واتە وەستانەوەی هاوکات لە دژی هەڵگیرسانەرانی شەڕ، دژی لە سێدارەدان، سەرکوت و بە بارمتەگرتنی بژێوی ژیان و گیانی خەڵک. نابێت لە سێدارە دراوەکان دووپات بکرێتەوە، دەبێ بەرگری بکرێت لەو زیندانیانەی کە لەژێر تێغی سێدارەدان، دەبێ ناوی کرێکارە کوژراوە بێناو نیشانەکان ناو بردومانەکان بگەڕێنەوە ناو جەرگەی گێڕانەوەکان. کۆماری ئیسلامی لە کاتی قەیراندا پێش هەموو شتێک هێرش دەکاتە سەر جەماوەرەکەی خۆی، جارێک بە پەتی سێدارە، جارێک بە پەرەپێدانی هەژاری و جارێکیش بە سپاردنی کۆمەڵگا بە لوژێکی شەڕ. هەر هەمان ئامانجی هەوڵدان بۆمانەوە بەرەو پێش دەبات و ئێستاش دوای ئاگربەز بە چیرۆکی سەرکەوتن بە نیازە هێز بنوێنێ و خۆی وەک قارەمانی مەیدان نیشاندا تا خەڵکی ماندووستم لێکرا و چاوترسێن بکات. هەر نمایشێکە لەم ڕۆژانە بە بیانی سەرکەوتن بەڕێوە بچێت، تەنیا و تەنیا بۆ شاردنەوەی شکستەکان و چاوترسنکردنی خەڵکێکەکە بووم بوو موشک بێدەنگی کردبوون. زخم بر تنم فقط به حکم بودنم که من زنم چو هم صدا شویم و پا به پای هم رویم و دست به دست هم دهیم و از ستم رها شویم، جهان دیگری بسازیم از برابری، به همدلی و خواهری جهان شاد و بهتری. نه سنگسارها، نه پای چوب دارها، نه گریه های بارها، نه ننگ و جهان دیگری بسازیم از برابری، به همدلی و خواهری جهان شاد و بهتری.
دارها، نه گریه های بارها، نه ننگ و آرها. جهان دیگری بسازیم از برابری، به همدلی و خواهری، جهان شاد و بهتری. لا 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 لا. کۆماری ئیسلامی هەتا ئێستا تەواوی سەرکەوتنەکەی ئەمە یەکە بە تەخمینی 20% کەسانی ناو حکوومەت نەڕووخاوە و گۆیا هێشتا کە ئێران حکومەکات. ئەم سەرکەوتنە کە تەنها مانەوە ناو لێ دەنرێت، مانەوەی کە هیچ جۆرە دیمەنی استراتیژی پێوە دیار نییە. وڵاتێکی 90 میلیۆنی ناتوانرێت بەبێ ئاو، بەبێ کارەبا و بەبێ وزە لەگەڵ وێرانی و جەنگدا بۆ ماوەیەکی درێژ هەڵبکات و بێدەنگ بێ. هەم ترامپ هەم فەرماندەکانی سپا بۆ جەنگی درێژخایەن پشتیوانی خەڵکیان پێویستە. بەڕێوەبردننی جەنگی فەرسایشی بەبێ پێشگیری خەڵک ناممکنە. هەرچەند کۆماری ئیسلامی لەم ڕۆژانەدا بە دروشمی ئەحساسی و ئائینی خەڵکان ئەدات کە شەقام بەرنەدەن، جگە لە دەست و پێکردنی پشتیوانی بۆ خۆی لە هەمان کادا بەشێکی زۆر لەوە نیگەرانەکە ئەگەر لایەنگەرانی خۆی بچنە ماڵەوە، شەقام دەکەوێتە دەستی خەڵکێکە دژ بە جەنگ و دژ بە کۆماری ئیسلامی. باش دەزانن ئەگەر جەنگ نەبووایە، ئەگەری هەبوو هەتا ئێستا خەڵک کاری کۆماری ئیسلامیان تواو کردبایە. ئەم خەڵکەیش کە ئێستا هان ئەدرن بێنە سەر شەقام پاش خەوتنی گڕوگی فیشەڕ بی لە ژیانی خۆیان دەکەنەوە و ناتوانن هەتا سەر ببنە پشتیوانی کۆماری ئیسلامی. جارێکی تێر ئەزمموی مێژوئی بیر خۆمان بخەینەوە کە ڕژیمە دژە خەڵکیەکان بەگشتی لە دەرەوە ناڕوخێن. بەلکێ لە ناوەوە دەڕوخن. ڕەنگە هێرشی دەرەکی لاوازیان بکات، بەڵام بە دەگمەن بەدیلێکی جەماوەری و بەردەوام دروست دەکات. کۆماری ئیسلامی ئەمڕۆ لاوازتر بووە، زەبری بەرکەوتووە، بەڵام هێشتا لە ناوەوە هەرەسی نەهێناوە، هەرچەند نیشانەکانی دەرکەوتون. ئێمە زۆر جار وتومانە شەڕی ئامریکا و ئیسرائیل تەنانەت دەتوانێت بە شێوەیەکی چالاک یارمەتی مانەوەی ڕژیمیش بدات، چونکە کۆماری ئیسلامی لەسەر هەڕەشەی دەرەکی دەژی. شەڕ بۆ ئەم ڕژیمە تەنیا مەترسی نییە، بەڵکو دەرفەتیشە، دەرفەت بۆ توندکردنەوەی سەرکوت، بۆ داخستنی کەش و هەوا و کبکردنی هەر دەنگێکی ناڕازی با تۆمەتی هاوکاری لەگەڵ دوژمن، دەرفەت بۆ سەپاندنی ئەم دوو چەمسەرەیە بەسەر کۆمەڵگادا، یا لەگەڵ ئێمەی یا لەگەڵ دوژمنی دەرەکی. بەم جۆرە تێکدانی هاوپشتی ناو خەڵک بۆ ژیان و بۆ سەلماندنی مافەکانیان. بەم حاڵەوە کە باسمان کرد، لە ڕاستیدا کۆماری ئیسلامی ئێستا پاش ئاگربەز دڵیان بەوە خۆشە کە نەڕووخان و مانەتەوە. بەڵام چ مانەوەیەک؟ مانەوە لە لێواری ڕووخان و لە حاڵی تێکچووندا. لەگەڵ ئەوەشدا کە ئامریکا و ئیسرائیلێش زەربەی زۆر قورس و کاریگەریان لە جەستەی کۆماری ئیسلامی داوە، هێشتانیان توانیوە سەرکەوتنی استراتیژی خۆیان جێبەجێ بکەن. بەڵام ئەمە ئەو هێڵە باریکەیەکە ڕژیم لە سەریدا ڕاوەستاوە، مانەوە. بەڵام لەگەڵ ئابووری داڕووخاو، لەگەڵ برسیەتی و بێ ماڵایی و تێکچوونی وڵات دەیانەوێت چی بکەن؟ ئێمە ئاگربەز بە باش دەزانین و پێمان وایە کە شەڕ دەبێ کۆتایی پێبێ، چۆن ئەو کات قەیرانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەردەکەوێ و مانەوەی بە مانای ڕاستەقینە دەچێتە ژێر پرسیارەوە. ای آهی تو سوزانده‌تر از آه زمانه، رزمی تو قشنگ است به فریاد زنانه. آشفتم شوق غیر اومدی صفحه تقدیر، هرچند تو را خلق و بگوین که فلانه. از ظاهرت تفرنگ و بشستند و کنون تو نوری که میهان گشت از دیری زمانه. آتش نفس نفسی دختر شرق است به آفاق، احسن زی آتش شاباش زبانه. رزمی تو قشنگ است به فریاد زنانه.
رزمی تو قشنگ است به فریاد زنانه. تو صاحب این خانه ویرانه تویی تو، عکسی منی بشکست در آینه تویی تو. تا کی به تماشای فراقی خود و خانه، این خانه فروشند و پلیدان به بگانه. تنها نگذارید و به میدانش عزیزان، شاهین که پرید از پی پرواز زیلانه. رزمی تو قشنگ است به فریاد زنانه. رزمی تو قشنگ است به فریاد زنانه. ای در دلی ما گشت تو فانوسی شبانه، نوری که نهان گشت ز تیری زمانه. خواهی بدراریم غم و دیوار از خانه، وقت است به رزمی من و تو شانه به شانه. رزمی بەڵێ ئازیزان، کاک سابی لە نووسراوێکدا کە بۆی نووسیوین دەڵێ بەردەوامبوونی ئەم جەنگە بێگومان ئاڕایشی سیاسی هەم لە ئاستی نێودەوڵەتی و هەم لە ناخۆی ئێران گۆڕانی بەخۆیەوە دەبینێت. لەم پرۆسەیەدا کێشوشوێنی جەریاناتی سیاسی دووبارە پێناسە دەکرێت و ئەو جەریانانەی کە لێکدوانەکان و بڕیارە سیاسیەکانیان فاقدی مووقیفی سەنجیدە و واقعبینانە بوون بە تەدریج دووردەخرێنەوە. لەم پەیوەندەدا جەریاناتێکە بەبێ سەرنجدان لە بەرژەوەندی زۆرینەی کۆمەڵگا لەسەر بەردەوام بوونی جەنگ پێداگیریان دەکرد، زیاتر لە کەسانی دیکە لە مەترسی لە دەستدانی جێگە و پێگەی سیاسی کۆمەڵایەتی خۆیاندان. ئەم دۆخە نیشان دەدات کە سنووری ڕاستەقینە لە سیاسەدا هەندێک جار نەک نێوان دەسەڵاتداری و ئۆپۆزیسیۆن، بەڵکو نێوان ڕەوایەتی بەرپرسانە و نابەرپرسانە دیاری دەکرێت. ڕۆڵی میدیاکانی زیاتر لە هەر کاتێکی دیکە بەرچاو بووەتەوە. جەنگ میدیاکان دەباتە مەیدانی تاقیکردنەوەیەکی گران، شوێنێکە ئاراستەی سیاسی بەرژەوەندیەکان و حتا سەرچاوەکانی دارایی و پشتیوانیەکان ئاشکراتر دەبن. لەم بۆشایەدا میدیاکان یان دەتوانن یارمەتیدەری ڕاستی بدەن یان خۆیان بەشێک لە جەنگی ڕەوایەتەکان لەلایەنەکانی شەڕ بن. لە نێو ئەم گۆڕانکاریانەدا یەکێک لە گرنگترین لایەنەکانی کەمتر بینرا و ئەنجامەکانی ئابووری و کۆمەڵایەتی جەنگە کە ڕاستە و خۆ لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک کاریگەری بەرچاوی هەبووە. ئەزموونی مێژووی نیشان دەدات کە جەنگ دەبێتە تۆنکردنی هەژاری گشتی، کەمبوونەوەی نرخی هێزی کار، تێکچووی بنەماکانی ئابووری و زیادبوونی نابەرابەری کۆمەڵایەتی. لەم دۆخەدا فشارەکانی معیشەتی و ناسەقامگیری ئابووری دەتوانێت ببێتە هۆی فەرسوودەبوونی سەرمایەی کۆمەڵایەتی، بەربڵاوبوونەوەی کێشە کۆمەڵایەتیەکان، زیادبوونی کۆچکردن و لاوازکردنی یەکگرتووی. ئەم ئامانجانە بە تایبەتی لەو کۆمەڵگانەی کە پێشتریش ڕوبەڕووی ناسەقامگیری پێکهاتەی ببوون دەتوانێت قوڵتر و مێژووی درێژتر ببێت. ئەنجامی ئەم دۆخە لە دەرەوەی بواری سیاسەت و میدیایەوە دەگاتە بواری ئەخلاقی گشتی. لە بەستەری تێکەڵی و ناکۆکیدا ئەخلاق زۆر جار یەکەمین قوربانیەن. کاتێک ڕەخنەی ئەخلاقی وەکو مەترسی ببینرێت و ڕاستی بکەوێتە دەرەوەی بنەما، ئەخلاق لە ئەسڵێک دابەزێت بۆ تێچوونێک. لەم دۆخەدا ڕەفتاری نائەخلاقی نەک تەنها شەرمەزار ناکرێت، بەڵکو هەندێک جار وەکو ئامێرێکی واقعبینانە یان پێویست سەرڕاست دەکرێتەوە. بۆ نمونە من نازانم کاتێک خەڵکی ئێران و ناوچەکە لەژێر بارانی موشک و بۆمدا شەو و ڕۆژ تێدەپەڕێن و ژیانیان لە مەترسیدایە، کام ئەخلاق ڕێگەدات کە ژمارەیەکی تر بە هەر بۆمبێک و بەربوونەوەی هەر موشکێک لە نێو شوێنی ژیان و کاری خەڵک شایی بکەن. لە کۆتاییدا ئەوەی زیاتر لە هەر شتێک
ئەهەمیەتی هەیە گەڕاندنەوەی سیاسەتە بۆ ئاستێک لە بەرپرسایەتیەکە تێدا تێچووەکانی مرۆیی و کۆمەڵایەتی بڕیارەکان بە فەرمی پەسەند بکرێن. جەنگەکان ئەگەری هەیە نێوان دەوڵەتان دەست پێ بکرێت، بەڵام ئەمە کۆمەڵگایەکە بەهای سەرەکی دەدات. لە فەرامۆشکردنی ئەم واقعیەتە یەکەم هەنگاو لە دووبارە بەرهەمهێنانەوەی هەمان سیاسەت کە قەیران بەردەوام دەکات. هاوڕێ نەستەران لە نووسراوێکدا دەڵێ سیاسەتێک کە مرۆڤ بکاتە ئامراز چە بە ناوی ئایدۆلۆژی، چە بە ناوی نیشتمان و چە بە ناوی شتی دیکە لە کۆتاییدا دەبێتە هۆی دامەزراندنی تونند و تیژی. لە بەرامبەردا سیاسەتێکە تەمەرکوزی لەسەر پاراستنی گیان و ژیانی مرۆڤ و کەمکردنەوەی ئازاری خەڵکە بێت دەتوانێت لە پێشگیری معنەوی و ئەخلاقی خەڵک بەهرەمەند بێت. دەسەڵاتێکە لە ڕێگای وێرانکردنی وڵاتێکەوە بەدەستێت هەتا ئەگەر ببێتە سەرکەوتنی سیاسی لەسەر بنچینەیەکی بێباوەڕی و کینەدا دادەمەزرێن. بەڵام دەسەڵاتێکە لەسەر بنەمای خواستی خەڵک و بەبێ پشتبەستن بە دەخاڵەتی دەرەکی شکل بگرێت دەتوانێت جێگیرتر و بەرهەمدارتر بێت. هاوڕێ نەستەران لە ئیدامەدا دەڵێ ئەوە بێژم نیشتمان پارێزێک کاتێک واتە پەیدا کاتێک واتە نیشتمان پارێزی کاتێک واتە پەیدا دەکات. هاوڕێ نەستەران لە ئیدامەدا دەڵێت گەرەکمە ئەوە بێژم نیشتمان پارێزی کاتێک واتە پەیدا دەکات کە لە خزمەتی ئاشتی ئاسایش و مافی خەڵک بێت، نەک ببێتە ئامرازێک بۆ ڕکابەرێکی دەسەڵات. هەر جەریانێکی سیاسی کە جەنگ تەحریم یان فشاری دەرەکی وەکو ئامرازی گەیشتن بە دەسەڵات ببینێت لە کردەوەدا لە تێڕوانینی ڕاستەقینەی نیشتمان پارێزی دوور دەکەوتەوە. بەرگری ڕاستەقینە لە نیشتمان بەرگریە لە ژیان و مافی خەڵکی ئەو نیشتمانە، بەرگری لە مافی ژیان بەبێ ترسی جەنگ، بەبێ ترسی وێرانی و بەبێ گەڕانەوە بە ئامرازی یاری دەسەڵاتەکان. تەنها ئەوەندە تێڕوانینێک دەتوانێت سیاسەت لە مەیدانی ڕکابەری بۆ دەسەڵات بگەڕێنێتەوە مەیدانی بەرپرسایەتی لە بەرامبەر مرۆڤ. نەستەرەنگیان سپاس بۆ نامەکەت چاوەڕێ پەیوەندی زیاتری تۆی عەزیزی. ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی بیا بیا تو هم کنار من بخوان بخوان هوای رزممان سرود روشن سپید از پس شبان صدای غرش رهایی و خروش من که زد جوان رانه‌ای از این سرود من شکفتنی کشید نشان ما در این جهان بیا بیا تو هم کنار من بخوان بخوان هوای رزم من ژن ژیان آزادی ژن ژیان آزادی ژن ژیان آزادی ژن ژیان کاک حوسێن لەسەر بەڵێ بۆ شەڕ و نا بۆ شەڕ نووسراوێکی کوردی بۆ ناردوین و دەڵێ ئایا کێ ڕێگای ئازادی داهاتووی ئێران دیاری دەکات؟ هەمیشە وا بووە لە جەنگە کۆنە مێژووەکانیشدا خوێندومانەتەوە و بیستومانە و بە تازئیش یەک دوو حوتوی پێشوو لە وتارێکدا باسی ئەم حەقیقەتەمان کرد کە لە کاتی جەنگدا کۆمەڵگا دەبێت بە دوو بەش. بەشێک دەڵێت بەڵێ بۆ شەڕ و بەشێکی تریش دەڵێت نا بۆ شەڕ. لە ئێران و زۆر شوێنی تری جیهاندا ئەم دوو دەنگە تەنها بۆچوونی سیاسی و هەڵوێست و تەحلیلی جەنگ نین، بەڵکو دوو هەڵوێستی جیاوازی سیاسی و بیرکردنەوەن لەبارەی گۆڕانکاری و داهاتووی ئێران.
ئەوانەی بەڵێ بۆ شەڕ دەڵێن دەزانن کە ڕژیمی ئیسلامی ئێران دەیان ساڵە بە هۆکاری پێشێلکردنی مافی مرۆڤ و ئازادی گەلان و ئینسانیەت تاوانبارە. پێیان وایە هیچ ڕێگایەکی ناخۆیی بۆ گۆڕانکاری ڕژیم نەماوەتەوە و ئەم دەوڵەتە زلهێزە دیکتاتۆر و تێرۆریستیە بە هێزی جەماوەر ناڕوخێت چونکە دەیان ساڵە خەڵک خەباتی ئازادی خۆی دەکات و قوربانی دەدات بەڵام هەر سەرکەوتوو نەبووە. هەر بۆیەش خەڵک چاوی لە دەرەوەیە کە هێزە نێودەوڵێتەکان بەتایبەت ئامریکا و ئیسرائیل کە دوو نەیاری بەهێزی ڕژیم ئیسلامی ئێرانن بە بۆمباران و تەحریم و فشار بیڕوخێنن. ئەم بۆچوونە هەرچەند لەناو هەستی بێهیوابوون و تووڕەییەوە سەرچاوە دەگرێت بەڵام ڕوبەڕووی پرسیارێکی گەورەمان دەکاتەوە کە ئایا شەڕ دەتوانێت ئازادی بێنێت؟ بۆ لە فلستین و لیبی و سووریە و عێراق و ئەفغانستان ئازادی و دموکراسی بەشەڕ نەهاتەدی. ئەم وڵاتانە بوون بە کەلاک و پەراستووی بێگۆشت و بۆ چەندین سەدا وێران کران و بوون بە خاک و خۆڵ. پاشماوەی زیندوی کۆمەڵگای ئەم وڵاتە وێران بووانە بەشی زۆرینەی تووشی نەخۆشی ڕەوانی و دیاردەی نەخوێندەواری و ئاوارەئی و لێکبڕاوی بوون. بەشەکەی تر کە دەڵێت نا بۆ شەڕ و باوەڕی بە ڕێگایەکی ترە دەلیلی چییە؟ کاک حوسێن دەڵێت شەڕ نەک تەنها ڕژیم ناڕوخێنێت بەڵکو زۆر جار بەهێزترشی دەکات چونکە لە کاتی مەترسیدا دەسەڵات بە ناوی پاراستنی نیشتمان دەست دەکات بە سەرکوتی زیاتری ناوبە و هەر کەس دەنگ بکات بە خائین و هاوکاری دوژمن پێناسەی دەکات. زۆرینەی خەڵکیش هەرچەند ناڕازی بن لەژێر هەستی ناسیۆنالیزمدا دەبنە پشتیوانی ڕژیم و پارێزەری سنوور و نیشتمان. نمونیکێ مێژوئی لە سەرەتای دەستپێکی شەڕی نێوان ئێران و عێراقدا خەڵکانێکی زۆر سیاسی و خەباتگێڕی ئێران لە پێش شەڕدا هاتبوونەتە کوردستان و لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا دژ بە ڕژیم بوون بە پێشمەرگە. کاتێ شەڕ دەستی پێکرد باوەڕیان گۆڕا و چەکەکانیان دانا و گوتیان ئێمە خەیانەت بە نیشتمان ناکەین و دەچینە مەیدانی جەنگی دژ بە ئەرتشی ئێران. هەر لە بیرمە هاوڕێ حەمید ناوێک خەڵکی بەندەر عەباس ئەندامی سازمانی وەحدەتی ئینقلابی ئێران کە شۆفێر بوو بە فرمێسکەوە لە ئامێزی گرتین و چەکەکەی دانا و ماڵاوایی کرد و بەرەو جبهەکانی جەنگی ئێران و عێراق ڕۆشت. لە کاتێکدا کۆمەڵە شعاری دەدا و دەیگوت شەڕی ئێران و عێراق شەڕی سەرمایەدار دژ بە خەڵکی هەژارە. ئەم ڕوانگەیە کە دەڵێت نا بۆ شەڕ پێی وایە بۆمباران و تەحریم زیاتر لەوەی کە ڕژیم زیانی پێبگات ژیانی خەڵکی نائاسایی تێدەشکێنێت. هەژاری، نەخۆشی، کەمبوونی دەرمان و نان و پێداویستیەکانی ژیان زۆرتر دەبن و بێهێوایی وەک ترسێکی تاریک بەر بە شەبەقی ئەستێرەی هیوا دەگرێت. لە بەرامبەردا ئەم مەترسیانەدا ئەم بەرەیە بانگەشەی خەباتی مەدەنی دەکات، خەباتێکی جەماوەری بە ئاگایی سیاسیەوە بە سیستمێکی ڕێکخرا و مەدەنیانەی بێتوند و تیژی کە بتوانێت هەنگاو بە هەنگاو شۆڕشێکی مەزنی لێ بخڵقێنێت و سیستم و بنچینەی ڕژیمی ئیسلامی لە ڕەگ و ڕیشەوە بگۆڕێت. ڕاستیەکەیش ئەوەیە دەستپێکردنی شەڕ ئاسانە بەڵام کۆتایی پێهێنانی زۆر قورسە، بەڵام خەباتی مەدەنی هەرچەند درێژ خایەنتریش بێت ڕیشەئیتر و مرۆڤانەتر و هیوا بەخشترە. لە نێوان ئەم دوو ڕەوانگە و ڕێگەیەدا دیاریکردنی ڕێگای خەبات تەنها بڕیار و هەڵوێستێکی سیاسی نییە بەڵکو بڕیارێکی ئەخلاقی و مێژووییشە. لە کۆتاییدا دوو پرسیاری مهم وەڵامی زانستی و ئەلمیمان پێویستە. ئایا ئێمە سەرکەوتن و ئازادی و ڕزگاربوونی خۆمان لە شەڕ و وێرانکاریدا دەبینین یان لە هوشیاری و متمانە بە شۆڕشی جەماوەردا؟ ئایا ڕووخانی ڕژیمی ئیسلامی ئێران بە شەڕ و دەنگی بۆمباران بەدیدێت یان بە دەنگی شۆڕشی خەڵکی شۆڕشگێڕ و ئاگا و ڕێکخراو؟
بە دڵێکی پڕ لە خەموداغ ڕۆژی هێنی چواردەی خاکەلێوە هەواڵێکی دڵتەزێنمان پێگەیشتکە دڵە گەورەکەی دایکی خۆشەویستمان دایە سەلما لە ئاوایی ئەوێ هەنگ بۆ هەمیشە لە لێدان کەوتووە. دایە سەلما ژنێکی نەرمونیان بە چاوەڕوانیەکی پڕ لە خۆشەویستی و دڵێکی فراوان بوو. ماڵەکەی هەمیشە دەرگای کراوە بوو بۆ خەڵک، بۆ هاوڕیان و بە تایبەتی بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە لە باشووری کوردستان کە زۆر جار بە ئاوێنەی مهر و خزمەتگوزاری ئەو پێشوازیان لێ دەکرا. ئەو ژنە بەهێزە لە ماوەی ژیانی خۆیدا جاروبار تووشی زوڵم و ستەمی دوژمنانی ئازادی بوو. ئەندامانی خێزانەکەی زیندانی کران، نارنجەکی دەستی بۆ ماڵەکەیان هاوێشرا، بەڵام هیچ یەک لەوانە نەیتوانی دڵ و ڕۆحی پڕ لە هیوای ئەو بشکێنێت. دایە سەلما هەمیشە بە هیوا بوو بەوەی ڕۆژێک دێت کە ڕژیمی تاوانکاری کۆماری ئیسلامی دەڕوخێت و گەلەکەمان بە ئازادی لەگەڵ یەکدا دەژینەوە. بەداخەوە ئەو ڕۆژەی نەبینی و ڕۆژی چواردەی خاکەلێوە دڵە گەورەکەی بۆ هەمیشە ئارامی کرد. هەر لێرەوە بە هەموو خێزان و کەسوکاری بەڕێزی بە تایبەتی ڕۆڵەکانی موختار، سەعید، کەماڵ، فەریدە و شەریفە محەممەدی و هەروەها بە هەموو هاوڕێیان و ئاشنایانی دایە سەلما سەرخۆشی و هاوخەمی خۆمان دەگەێنین. هاودڵی خەمەکەتانین و بەشداری ئەم داخە گەورەیەتان دەکەین. یادی ئەم ژنە مەزنە، یادی دایکی دڵسۆز و خزمەتکار دایە سەلما هەمیشە لە دڵما دەمێنێتەوە. یادی بەرز و بەڕێز بێت. بەڵێ ئازیزان، لە کۆتاییدا سپاس بۆ هەموو ئەو دڵانەی کە لەگەڵمان بوون و گوێیاندا بە هەروشەیە. هیوادارین ئەم قسانە تەنها لە ئاستی گوێگرتن نەبێت، بەڵکو ببێتە هەستێک لە ناو دڵانتاندا و هەناوێک بۆ باشترکردنی ژیان. تا دیدارێکی تر خۆتان و یەکتریش بە خۆشەویستی بپارێزن. شەو ڕۆژتان ئارام.